بەداخەوە دۆخ ڕۆژنامەنووسان لە زۆنی زەرد لە هەولێر و بادینان تایبەتر بادینان هەمیشە لە ژێرمەترسیدا بووە و دەستگیرکردنی قارەمان شکری لە کاتێکدایە کە باوکی لە دۆخێکی نادیار جێهێشتینە و قارەمان شکریش بەخۆی لەلایەن ئاسایشەوە کە ئێستا دەستگیر کراوە جارێ هۆکارەکەی دیار نییە و هۆکارەکەش بە کەس ناڵێن کە لە سەرچی دەستگیر کراوە ئەمە دەستە قاڵبی ئەو پێشێلکاریانەی کە ئاسایشی پارتی لە زۆنی زەردێکە و پێمان دەڵێ هەمیشە ئەو زۆنە بۆ ڕۆژنامەنووسان زۆنێکی مەترسیدارە و زۆنێکە هەر کاتێک بیانەوێت دەتوان ڕۆژنامەنووسان دەستگیر بکەن و ئاساریان بدەن و تەنانەت بگاتە حاڵەتی تیرۆکردنیشات. داوا دەکەین کە حکوومەت و دادگا بەڕێزەکان کەیسەکانی ڕۆژنامەنووسان وەکو خۆیان مامەڵەی لەگەڵ بکەن بەپێ ئەو یاسا بەرکارانەی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە کاری لەسەر بکەن، نەک ئەوەی کە وەکو ئێستا دیارەوە ماوەی 2 مانگە ڕۆژنامەنووس دەژیر دەکرێت و کەس بەلایدا ناڕوە، یعنی بەداخەوە کە ئەوە گومانی زیاتر دروستەکە لەسەر دەسەڵاتی دادگاکان لەسەر حکوومەت کە بۆچی ناتوانن کەیسەکانی ڕۆژنامەنووسان یەکلای بکەنەوە و بەپێ ئەو یاسایانەی کە هەیە تەعامولیان لەگەڵدا بکەن. داوا دەکەین کە قارەمان شوکری کە ڕۆژنامەنووسە ماوەی 2 مانگە دەستگیر کراوە، داوا دەکەین کە ئازاد بکرێتن و بەپێی یاسای ڕۆژنامەگەری مامەڵەی لەگەڵدا بکرێتن. ئەگەر تاوانێک شتێکی هەیە ئەوە فەرموون بە یەکلای بکەنەوە، ئەگەر نەبۆچی ینی لەسەر یاسای لەسەر مثلا ئیشی ڕۆژنامەوانی کە بەپێی یاسا ناوێتن دەژی بکرێتن کەەوە 2 مانگە دەژی کراوە و نەک تەنها ئەو بەڵکو لە هەموو هەرێمی کوردستان ئەو ڕۆژنامەنووسانەی کەوە دەژیر کراون داوا دەکەین ئازاد بکرێن یاخود کەیسیان هەیە بە زووترین کات یەکلایی بکرێنەوە.